دم باش بینرین هجا جاره کدن خیرات نوادکم دخلک کنو جبرنامه هفترنگ جستدین دنگ امریکا سلاوریز بینرین هجا هیویدارم گوتن درستیا و توا باش به ام به دور جاره کدنی دچن ناو گرکی د ناو بختی چاندو هنرا رنگین برنامه خو و گرا خو جه باجاری وانی دست بیدکن دوی زوستانا سارد گروپ لاوجه یا فلکلورو موزیکا کردی سردانا وانه کر و کنسرت کل دارخس لوی ده گهنه گرمای دا وی خلکی و بوان رجی تشتین تایبت به وی گروپی پاروکر عارف اصلان لوی ده بو و او راپور جبومه آماده کریه میره کلم کانه دوری چون سوزانه میره کلم کما لاوجه کل سر چند و هنر رسانیا هرما جولمرگ هاتی آوا کرن کلام و ستران بره دیسا به شوازه که کونارتی نسردکی و او پرتین عجباندن کما لاوجه وک خیالا سه زاروکان جباجارو که چلی آنکو چکوجا هکاریه ده سال 1998 دا دست پیکریه و نه هجمارک زیده اندامن وی کومهنه و او بخابات کولکتیو بر همین بریین جبر بیروکرین دیچن در دخن پیشپری گهداروانان. هنزان لاوجه ده دو معنا هم نوی فرمه که رئیسان حرم جولمرگی هم جده معنا سترانه یعنی برفره معنا لاوجه جا بروی چنده جی ام موزیکا خواست سر وی بنگه آورد کن ریا و بکوه کی جان گنده جولمرگی هنده راستی چندک به هم پایا گل کرد ورن هر وها شوپین برماهین دوستین کردانین وکی آشوری ارمنی و گلک باورین جداکو به هفر جیان هنه کما لاوجه جی لسر و بنگه کاری برهفکرنا موزیکین بریدیکه و به موزیکا خواه ره دده وان برهمین قدیم ویجار گاوا اون هاتن پیگ و دنیای که آواد کرد. ویجار ام نشان جوان دور کردیم، ام نشان وان پاش ببینیم. ما موسیقی خواه کردیم، یعنی اشما بجیم. موسیقی وان و خواه پیگ و مهندی کو مشیا ما کلاو مکر. ویجار زوره. زمان 100 سال بریه، بلکه 200 سال بریه یعنی به شکلی که ام سرت خبتینو این نه. ویک هنرمند علی تک باش گوتی هن کلامین بریاست سالان هنه و اف جی کاری و پر زحمت دیکه. جبر کو کما لاوجه ده همان دمیدا دو چیروک واتین هر پیوین دناوا کلام و سترانان داجی دکوه و هنجاران اف لگری نوان پر دمدرج ددومه. ملت ما پنیانشی ملت ما ارتوشی یعنی جیران ایک بون گلوانا وجر وقتی تو چویت ایکی پیر کال ایکی پیر تدید او گلک تشتا بوتد بجید وجر ام بونه میوانه وان او ام بومد گود ما مرخت کر لاوجه وی کومک موزیکی جهکاری درکتیه به شواز رسانی هرمه موزیک دیکه لنها کوما وان ناو دنگ بویه و به میلیون موزیک هست وان گهدار دیکه و دشوپینه همجی هر چهار پارچه کردستانی او سترانین کون ستران بیجین رسان سترانین وان دیسا به کلجانه که مازن دیسا لیت یعنی او قاس لبنگه دورنا کون لی ام نوجان تکن یعنی جبو گوتاروان نوشه نو تنه کاری مستران گوتن اینه دوید ام بشین وان سترانا باش بتنن یاسین ازمان خواه باش بتنن یاسین ملت خواه باش بتنن یاسین و جار اوه کار ما یه هنرمند به پراستیش لاوجه هری داوی لباجار وانه به جوشک مازن کنسرک لناوندا چند هنر آنکای پیک آنی و حیا درنگی شوه ستران خواه دستریان عارف اصلان دنگ امریکا وان
بنرین هجانها امبری خودن جیرانا وانه اورمیا یا ناسکری بحث کرنا فلکلور و زمان کردی و چالاکین و یه هنری لوی ده خباتن باش لسر زمان و چالاکین کردی دبه ایهان اورمیا یک جوان کسای گو لسر وی خباته دسکنه اوجبر وی خباته جی نها لألمانیا بوی پنابر او ده آلیه سینما نویساندنی ده وکی دنجی برنامه کوینی تایبت لسر کانالاوی یا یوتیوبی هی بناو ایرو شو تخوازه گوهن تشتاب خلکی را پار وکه خبات نوی هشت گو مجبوری جه ولات خودر کوه و ألمانیا به پنابر نها جی ایهان میوانی می نویسکار و در هنر ایهان اورمیا گلک سپاس بو بشتاری بوناته برنامه ما اجي جالك بختبرم سلافتكم جبه تماشاوانا برنامه حفرنگ از جالك كيف خوش گلک سپاس ام جی هروسا کیف خوشن به میوانداریاته کتبو بشک جوی برنامه ایهان خبات تا ولو گلکن راستی شوپاندنا مج چالاکی تر ته هم جعلی نویساندنی ده برنامه تی تایبت هی و وکی دنیجی ته در هنری سینمایی جی فیلمان چه دکه لبل روشات نهات کامپک پنابریه لألمانیا دجی جبر روشات یاگو تلسر خباتین کردی زمان ام بیجن کلپورا کردی تدخبتی بو سدمک گوت بو پنابر بینچاری تنها لویده دجی لبل دیسانه جی تلویده خبات خبر دوام کر پرتوکک جیروک ین جیروکا و ده فیلم جی تلویده چه کرنه خوازم هنکی ورن سر اف خباتانا چاوا تکاری بود وی روشا زور و زحمت ده کامپی ده توان خباتی خبر دوام بکه بیجن هنکی تشروفه بکه آستنگین و چاوابون آلیکارین گوبتر بون چاوابون هنکی ولو رونی بین سروان خباتا براستی گلکی بالکشش بومه سال 2018 ده من دهازه پنابرتی کر آسیاسی بدره ده آلمانیا ده و ده همان سالی جی از باورم سری هاوینی ام هاتن ویقم قامپاکو نها از جید جیم باجار زومر ده گلکی جیکی بالکش بو من رکم جبر کو من تنی اوده که بو و دوه اوده ده هلبت کو اف سه سالو نیوین کو از ورم گلک تشتین بالکش من رقب من دست بکا کو از هاتم بر من جیانا پنابرتی دید یعنی یکم تشت ابو کو پنابرین کو ورن پرانی نزان بسکلت پاجوم و هناك خد علماند افش بو من رمجارك کو فیلم خو یکمین یعنی ده هفته از هاتم متقامپیت ما اف بریارستان ما سناریو نویساند و پشتی شش هفت ماه همکاری ام چه بکن اوه فیلم کاری چند فستیوال فیلم ده هرند دا آلمانیا فیلم خواهی دویمین جی بری دو ماه یعنی مهک بریان ها ما کشاند اوش فیلم که بالکشه یعنی هستی مروف چاوا به مروف به چه به یعنی به هنری و مروف خواهد چه نشان بده دما افتشتا کتی افراندن بدلی مروف به البته که مروف پر جی حزد کف جی جیروکا جنکی کرده هنرمنده و کو افج آلمانیا دجی و خواهد ستران بیجه جیه که لمالبات پشتگیریا بینا که و دایی که کو بتنی و زارکا خرد دجی و افج سر براستی یعنی اف منتالیتا ذهنیتا کردان گلکی وان که حتی در ویوالات انجی لاف سختا کل سر جنیه و بطایبت که پشتگیری نکردن مالبات لجنا دا نهم خوابند کردستانی داش گلک دبینم نوچه اندا قدرک بریان ها یعنی هنک جنا دروشالات کردستانی دا اورمی دا آگر جان خواستون خوشالتان بن اف مجار کی پر دل بیشه و مخواست از ویاجی بکم مجارا فیلم خواهد دویمین و موسا چکر البته جانا کامپ گلکی نخواشه البته اگه مرو بجد کردستان دجنها کامپنه او روشو پنابرم براستی ویدره نخواشتره دو یونانی در روشان نخواشتره لی روش ویدره آلمانی هنکی باشتره لی دیسانجی چوابت کامپکی دی در هنر و نویسکار ایهان اورمیا گلک سپاس بو بشتاری بوناته سپاس موزیک جن عراقی ناسکری نصیر شمه خواست گو هن بیروکه و هستین خواه خباتین خواه به پایتختا ولات خور پاروکه لبغدای کنسرتک لدار خست و دوی کنسرت جی هن تشتی خوی تایبت درباری ولات ده
و li derve çi dibe xebatên taybet li ser muzîkê û çawa kare sûdakê bigîne xelkên wî welatî amade kir û pêşkêşî xelkê kir. Ka hevdûre li vê raportê di derbarê wî de temaşe bikin. عودجەنە بەناوبانگەکەی عێراق نەسیر شەممە مەسرحی وەتەنی بەغدا پڕەکات بەو ئاوازانەی لە مێژە شەڕ و شۆر بیری بردوونەتەوە بینەرێکی شەیدا بە دیار مۆسیقای ڕەسەنەوە. لە ساڵی 1993 عێراقم جێهێشتووە لە 2004دا بۆ یەکەم جار گەڕامەوە کاتێک لە بەغدا دەڕوانم بە تەواوەتی گۆڕاوە و من نایناسمەوە لە فیلمسازی هۆلیوود دەچێت کە دەچنە شوێنێک هەموو شتێک تێک دەدەن لە 2003 حکومەتەکان شتی ڕشدیان بۆ نەکردووە بەغدادی ساڵانی 1990ەکان زۆر پێشکەوتوتر بوو. عودجەنەکە زیاتر لە 20 ساڵە دوورە لە نیشتیمان بەهۆی کارە خێرخوازیەکانیشی باڵوێزی یونسکۆیە بۆ ئاشتی فرۆشی ئەم ئاهەنگەش بۆ بژانەوەی قوتابخانەی مۆسیقا و بالەی بەغدایە. ئامانجم ئەوەیە لەگەڵ کەسە شەریف و پاکەکاندا کار بکەم لەگەڵ ئەوانەدا کە عێراق و عێراقیەکانیان خۆش دەوێت بە پرۆژەیەک لەژێر ناوی یەکەم جار خوێندن لە قوتابخانە سەرێتایەکانەوە دەست پێ دەکەین لەم وڵاتە دەوڵەمەندەدا ڕەوانیە مناڵ لە قوتابخانەی قوڕین بخوێنێت و لەسەر زەویدا بنیشێت. کەشی ئەم هۆڵە بە عێراقیەکان نامۆ نییە هەرچەندە زەمانێکە شەڕ و شۆڕ و ناکۆچیەکان کۆی ژیانی خەڵکیان تێکداوە. ونتمنى من عندهم انه يعيدون هاي الاماسي. داوا دەکەین ئەم بۆنانە بەردەوام بن. پێویستمان بەم کەشانە هەیە. پێویستیمان بە مۆسیقا و خۆشی هەیە و گەڕانەوەی هەموو شتە خۆشەکان بۆ ژیانمان. الموسيقى في كل العالم. لە هەموو جیهاندا مۆسیقا بەشێکی گرنگ لە مێژووی ڕۆشنبیری گەلان پێک دەهێنێت. ئێمە ماوەیەکە بەهۆی شەڕ و نائارامیەوە ونمان کردووە. ئێستا پێناسەی ڕاستی عێراق دەگەڕێتەوە. عێراقیەک کە ژیانی خۆش دەوێ و ڕۆشنبیری و هونەر و مۆسیقای خۆش دەوێ. پێدەچێت لە مێژ بێت خەڵک لە دەوری مۆسیقا لە مەسرح وەتەنی بەغدا کۆ نەبوو بێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بینەرین هێژا کاژوێ دە ئەمبەرێ خۆ بدن قامشلۆ کا ئەڤینێ وەک هونەرمەند سعید یوسف لەسەر قامشلۆ دبێژە باژارێ ئەڤینێ. ئەف باژارێ ji ber rewşa zor û zehmet û şerê golwê de dibijî lê belêhîna jiyan berdewam e û huner bi taybetî geş dibe. Hüseyin İbrahim yek ji wan hunermendê vî bajarî got piştî demek dûm û dirêj xebatên wî ser mûzîkê vegeriya bajarê xwe da got tiştên xwe û xebatên xwe hunera xwe keda xwe bi vî bajarî re bar veke. Zana Umer jî xwest got beşekî ji xebatên wî bi me re bar veke. حسین ابراهیم دەرچوویە کۆلێژا مۆزیکێ گۆ ئەف چەند ساڵ بوون دووری باژارێ خوێ قامشلۆیە دەبێ داویێدە بریاردا گۆ زانستا خۆیان مۆزیکێ و ئەزمونا ساڵên dirêj veguhîzîne باژارê xwe rojane berê xwe dide navenda got bikaranînên kêm vekiriye û dest bi çêkirin û çakkirina amûrên mozîkê dike. Biriya malbata xwe ji mozîkê hez kir ji zaroktiya xwe de û xwendina a bilind li zanîngehên Sûriyayê qedandiye. Lêbelê gelekî balê dikişîne ser mozîka Kurdî bi taybetî guhdana amûra bizq û tembûra Kurdî ango saza Kurdî. Li gorî mamoste Hesên dibêje hin pîvanên taybet di tembûra Kurdî de a resen de hene û ew tembûr lê gel hunermendê Kurd Ezîzê Temo got bi navê Ezzo dihate naskirin peyda dibû. Ji ber got ew tembûr mîna antîkeyekê ye tê nirxandin. Birêz Hesên ew li cem xwe hilandiye û di rîya hunermendê Kurd li Kermanşahê got bi navê Siyahoş tê naskirin karî bû tembûreke Kurdî resen mîna tembûra Ezîzê Temo saz bike. اف طنبور كابنا قالك تمانيخو تقريبا حشتي صالي حتى 6 صالي هي افت شوازي طنبورة كردي الهريمة عفرينية اف بخوت تايبت هنرمند عليه كابي شاكرين جي بخوا هنرمندك وسازبندك بنافو دنگ آديك جيربيجن
هر كردي حتى روج آواجي نفسها روج آواي الهريمة جزيرة جي نفسها شيوية عندك فرق برداهنا بلند بوناوا نزم بوناوا وكم بزماني موسيقى جي بين قوما بلنده چه نزمه و جار دوزانا ویجی فرق تکیه دوی ناوندا بچوک ده هنرمند کرد حسین شاگردین خو فیری تنبور و بسقی بشیوه کی اکادمیک تکه جبر باوریا وی هیا کو دو پاشاروجی ده نفشنو دکاربن دنگ موزیکا کردی بگهینن جیهانه و والهیا گوب سپورین کرد ین کوچبر بونه لپاش خو هشتنه داگرن چکرنا سرانا موسیقا کردی پیش ناکوی کلیپا پیش ناکوی فستیوالا پیش ناکوی به کنگرا پیش کردی كسن باسبور اختصاصي الموسيقى ده مروبيني وكار بكير سرفا تشتاق كس يعني سروا ايش ناكي وتيبد منديا كردي مثلا امورا مسورا مثلا مقام مثلا رتم مثلا وحري قريني بشروا حسكر مثلا رستي كردي جمله موسيقي جودانا غيري حسین ابراهیم د سالا 1907 و نهان ده لباجار قامشلوی جدایک بویه. د سالا 2010 ده دیپلوما بکالوریوسی جکولجا حمصی ورگرتیه. د سالا 2019 ده ماستر د پرورده موزیک ده جکولجا دمشق ورگرتیه. لگلک پیمانگه و کالجن لسوریه و هرم کردستان بویه ماموسته موزیک و بجداریا هن مهرجان و چالاکیان بویه. حفت برهمن ویه چاپکری دواری موزیک دهنه سی جوان لسر هنرمند کرد محمد شیخونه. هر وسا رشنویسک بناوی ریبازا فکرنا آمورا بسقی آماده لبر چاپیه. بو برنامه حفت رنگ زانا عمر دنگی امریکا قامشلو بنرین هجاکان بری خوبدن اروپا لی برلین پیشنگه تایبت یا هنرمند ایتالیایی ناسکری لیوناردو داوینشی و بو اف پیشنگه به تایبت بو لسر خبات لیوناردو داوینشی و تشتین وی نتنه هنری لسر تشتین زانستی جی لی بلی رونی آنی سر دو تابلین وی یه ناسکری مونالیزا و یادنه جی شوا داوی به آوائک دیجیتال هاتن نشاندان. دو نافدارترین تابلوین جیهانین هنرمند هری جهادی لیوناردو داوینشی به بکارینانا تکنولوژیا سردم لپیشانگاه برلین لالمانیا هات نزیندی گرن. اف نشاندانا ایک دمجمه ود کشید یا کو 3000 مترین چارگوشه ود گیرید و المیوانان دگد به مونالیزای را تکل ببن و بکارن جارکادی تابلوی بناوه ایوارا داوی رنگ بکن و دناواستران داوندا ببن. بهیویا کو هیربینی اکادی دکارن فراجورن دافنشی و کوه نساز و درهنه روزانا و سترناز بهنه نشاندان. لی ساکویتس روبرا هنری فلورا فانوویزیون اورک خرابشانگه هده بیجید نشاندانا ما الهاما خوش هنرمند لیوناردو داوینشی ورگردیه لما گرک بر همینوی لویره هنه و همی دزانن کامونالیزا یان شیوا داویه چیه لبارا پتر یا خلکی نزانن که چند کسا که جهاتی بو. And the fact that we can take you on a journey. دراستی دا امدکارن تببن گشتکی دناو حزرن لیوناردو داوینچی یه زیده شارزه دا و کاوی حزر ده چه دا دکر دا بیجن پشتی 5 سالان اگر او لیجیانه با دا چاوا بیر لشورش تکنولوژی کد دا او چاوان تابلین خواه وینه کد او دا چه تکنولوژی بکار بینه دو دزانی وی به تمامی حزر ده نقشی و کشتین آسمانی دا دکر اوی جی خواه حزر دوان همی تشتان دا دکر به حزر من ده گلک نمونه ای اگر ام وی دگل تکنولوژی نوکه و او دلیون ما او روحانه تکل بکین ده با کش ببه. ساکویت یا کل سال 1993 باجر خو گلاسگو هاتیا برلین
دبێژێت ساڵێک بە ئامادەکردنەوەی پێشانگەهێ بووریە. تیمەکە پتری 20 دیزاینەران کار لەسەر ئەوی پرۆژێ ئالوز کردیە. دگەل 7 کۆمپانیên تەکنیکیên جوراوجۆر. هەروەسا نێزیکی 6 تا 8 کەسان بەهێز و ژیانên xwe kar li ser kiriye. Ev rapor cî di derbarîya molatiyê Leonardo da Vinci Michelangelo got peykersazekî hetanî ana yekemîn aste di nava hunera peykersaziyê de wergirtiye. Michelangelo karên wî xebatên wî balkêşe ji her kesekî re û hetanî ana jî xebat li ser tên kirin. Ka bevdûre lê temaşe bikin. سەردانیکەرانی مۆزەخانەی ئۆپێرا دێلدۆمۆی فلۆرانز لە نزیکەوە لەگەڵ شاکارێکی هۆنەری مایکەلەنجەلیۆ کە پیئەتایەکی دروستکراوە لە مەرمەڕ ئاشنا دەبن. پەیکەرێک کە خوڵقێنەرەکەی هیوای دەخواز ببێتە هێمایەک لەسەر گۆڕەکەی. مایکەلەنجەلیۆ پەیکەرساز، تەلەرساز و ئەندازیاری ئیتالیایی سەردەمی ڕێنەسانس بوو. ئەو لە ساڵانی هەفتاکانیدا بوو کە دەستی بەکارکردن کرد لەسەر ئەم پەیکەرە. شاکارەکە کە بە پیئەتایان لاوانەوە لەسەر تەرمی مەسیح ناسراوە بریتیە لە پەیکەری 4 کەس: نیکۆتمۆس، ئەو کەسەی کە مەسیح لە خاجەکە دەهێنێتە خوارەوە و مەریەمی دایکی مەسیح و تەرمی مەسیح و ماریا مەگدەڵینا. وشەی پیئەتا ناوێکە بۆ ئەو بابەتانەی کە پیشاندەری مەسیحە لە کاتی هێنانە خواری لە خاچەکە. ئەوە پیەتایە کە ئازار دەچێژێت و زۆر خۆشەویستە. بەدڵنیایەوە هەستێکی بەهێزی خودی مایکل ئەنجێلۆی تێدا دەبینیت چونکە بۆ گۆڕەکەی خۆی دروستکراوە. پەیکەرێکی تایبەت لە ڕاستیدا نیکۆدۆمۆس پۆرترێتی خودی پەیکەرسازە. مایکل ئەنجلیۆ لە نێوان ساڵانی 1547 بۆ 1555 لە ڕۆما کاری لەسەر پەیکەرەکە کردووە. بەڵام پرۆژەکە بۆ هۆیەوە کە بڵۆکی مەرمەڕەکە ناتەواو بووە تەواو نەکراوە و ئەو پەیکەرسازە بێهیوا دەستی لە تەواوکردنی کارەکە هەڵگرتووە. نۆژەنکەرانی ئەو مۆزەخانەیە لە ساڵی 2019ەوە کار لەسەر زیندووکردنەوەی پەیکەرەکە دەکەن و مانگی 9 ساڵی ڕابردوو دوای چەندین جاروەستان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پەیکەرەکە تەواو دەکەن. نۆژەنکەران دەڵێن پەیکەرەکە لە بڵۆکی مەرمەر هەڵکڵراوە کە چەندین درزی هەبووە و پێدەچێ هۆکاری تەواو نەکردنی پەیکەرەکەش لەلایەن مایکەلەنجەلۆ هەمان شت بوو بێ. دەوترێ مایکەلەنجەلیۆ هەوڵی داوە پەیکەرەکە بە چەکوشێک لەناو ببات چونکە بێزار بووە لە مەرمەڕە خراپەکەی. بەڵام نۆژەنکەران لە مۆزەخانەی فلۆرانز هیچ بەڵگەیەکیان لەو بارەیەوە نەدۆزیوەتەوە و دەڵێن لەوانەیە تیبرتیۆ کاڵکاگنی هاوڕێی مایکەلەنجەلیۆ توانی بێتی هەموو بەڵگەکان لەو بارەیەوە بسڕێتەوە. پەیکەری پیەتا هەموو نیشانەکانی شکانی لەسەر بوو. دیار بوو کە پێشتر کەوتووە لەلایەن کاڵکاگینیەوە دووبارە کۆکراوەتەوە و بەشەکانی پێکەوە لێکێنراوەتەوە. لەگەڵەوەشدا پێناچێ مایکل ئەنجێلۆ هەوڵیدا بێت پەیکەرەکە لەناو ببات چونکە هیچ شوێنەوار و نیشانەیەک لەو بارەیەوە نەدۆزراوەتەوە. شاکارەکەی مایکەلەنجەلیۆ کە پەیکەری تەرمی عیسایە دوای هێنانە خواری لە خاچەکە لە ئیستادا لە پشت دیوارێکی شوشەیی دژە گولولا لە کلیسای سنت پێتر لە ڤاتیکان دانراوە. لە ساڵی 1972 هەنگاریایەکی نەخۆش بە ناوی لازلۆتوت خۆی هەڵدەداتە ناو میحرابی کڵێساکە و 12 جار بە چەکۆش لە پەیکەرەکە دەدا و بە سەختی زیان بەو شاکارەی سەردەمی ڕێنەسانس دەگەیەنێت. پەیکەرەکە لەو کاتەوە کە نەوژەن کراوەتەوە لە پشت ئەو شوشەیە پارێزراوە و ساڵانە لەلایەن ملیۆنها گەشتیارەوە سەردانی دەکرێت. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. بنەرên hêja li mezatxaneya Southbay li New Yorkê berhemekê taybet ya bi navê Mesîhê Xaçkirî ya hunermendê Îtalî naskirî Botçîlî bi 40 milyon dolar hate terxandin. هەفتەی داهاتوو مەزادخانەی سۆتەبی لە نیویۆرک تابلۆی هونەرمەندان دەخاتە مەزادەوە لە نێویاندا تابلۆی کێشراوی مەسیح هەروەها پەیکەری دیکە و هەتا دوایی. ئەم تابلۆی و ئەم خانمە تی دەڕوانێت پێشبینی دەکرێت مەزادخانەی سۆتەبی لە نیویۆرک ئەم تابلۆی مەسیح ئەوەی لەلایەن ساندرۆ بۆتەچێلیەوە کێشراوە هەفتەی داهاتوو بە زیاتر لە 40 میلیۆن دۆلار بفرۆشرێت. ئەم تابلۆیە یەکێکە لە دیارترین تابلۆکانی ئەم هەفتەیەکە هونەرمەند ساندرۆ
بۆتەچێری کێشاوێتی با دڵنیاییەوە بۆتەچێری هونەرمەندێکە هەمومان دەیناسین تەنانەت ئەگەر زانیاریەکی کەمیشر لەسەر مێژوو هونەر هەبێت ئێوە دەزانن کە پریماڤێرا و لەدایکبوونی ڤینۆس کە کاری ساندرۆ پۆتەچێڵن ناودارن هەر بۆیە هەبوونی تابلۆیەکی ساندرۆ پۆتەچێلی لە مەزادی گشتیدا ڕووداوێکی سەرنجڕاکێش و بێهاوتایە. بە گوتنی کریستۆفەر ئاپەرسێڵ لە مەزادخانەی سۆتەبی لە نیویۆرک بۆتەچێلی ئەم تابلۆیی بە ناوی پیاوی پەژارەکان لە کۆتایی پیشەکەیدا لە ساڵی 1500 یان 1505 کێشاوە. مەزەنەی دەکەین ئەم تابلۆی بە زیاتر لە 40 ملیۆن دۆلار بفرۆشێت. کریستۆفەر ئاپەسەڵ سەرپەرشتێری مەزادخانەی سۆرەبی لە نیویۆرک باس لە سەلیقەی هونەری بۆتەچێلی دەکات ئەوەی تابلۆکەی مەسیحی کێشاوە. ئەم تابلۆیە بێهاوتایە لە وێناکردنی مەسیحدا ئەو مەسیحە وەک پیاوی پەژارەکان بەڵام ئەوەی نەئاساییە ئەوەیە کە ئەم ئامێرە و ئەم داهێنانی کە پۆتەچێلی لەم دیزاینەدا بەکاری دێنێت فریشتە خۆڵەمێشی و سپین ئەوە ژواتای ئەوە نییە کە هیچ ڕنگ بە دەوری سەریدا وەک بازنێشی ڕووناکی نەبێت هەرێکەیان لەوانە ئاماژی ئازار لە خۆگرێت هەروەها تابلۆکەی مەسیح جێی قامچی و برینی جێی بزمار بەدەستیەوە دەبینێن هەر بۆیە ئەمە وێنەیەکی سەرنجڕاکێشە و هەروەهاوە بیرهێنانەوەی هەموو قۆناغەکانی ئازارەکانی مەسیح چێشتوێتی پیشان دەدات. ئەم تابلۆیە لە ساڵی 1963ەوە لە نێو کۆمەڵەکارە هونەریەکانی تایبەتی خێزانیدا بووە. هونەرمەند بۆتەچێلی سەر و سەودا لەگەڵ کاردا دەکات مەسیح دەبینیت بەر لە خاشدانی و دواتریش مەسیح تاجێک لە دڵک لە دەوری سەری ئاڵاوە بەڵام لە تابلۆکەدا پاشماوەی برینداری بە دەست و بە کەمەریەوە هەیە و مەسیح دەستی خستۆتە نێو برینی کەمەری بۆ ئەوەی ئازاری مەسیحتان بەیاد بێنێتەوە. بە هەزی من ئەم پەیکەرەی مەسیح زۆر گرنگە بۆ بۆتەچێلی کە تێدا پیشاندانی نەمری و دەرخستنی مەسیحی وەکو مرۆڤ خستوەتە ڕوو. هەروەها لە مەزادەکەدا پەیکەرێکی لە گەشت دروستکراوی پیاوێکی میسری هەیە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 2353 بۆ 2440 ساڵ پێش مەسیح. مەزادخانەی سۆتەبی پێشبینی دەکات ئەو پەیکەرە بە نزیکەی 3 بۆ 5 ملیۆن دۆلار بفرۆشرێت. لە ڕاستیدا ئەم ساڵ کاری هونەری دانسقا دەچێتە مەزادەوە هەروەها پەیکەرێکی دێرینی میسریشمان هەیە کە تەمەنی پتر لە 4000 ساڵە هەر بۆیە ئەمە فراوانترین بڕی کاری هونەریە لە ماوەی چەندان سەدەدا لەم مەزادەدا دەفرۆشرێن. وێنەیەکی دیکە کە لە مەزادی هەفتەی داهاتوودا دەخرێتە ڕوو وێنەی خانمی پۆمۆنایە ئەوەی بە مارکیس دیپێرەبێریش دەناسێت و لەلایەن نیکۆلاس دیلاجیلەرەوە کێشراوە. بینەرên hêja li vê de em giştin dawiya gera xwe hetanî gerek din her şad û bextewar bin.